ڤایرۆسی کۆڕۆنا کاریگەری لەسەر زۆرێک لە لایەنەکانیشیان دروست کردووە وە ژینگەش بەدەر نەبووە لەم بابەتە. بەتایبەت لە کاتی سەردانی ڤایرۆسی کۆڕۆنا هۆکاری کەرەنتینە بەهۆی ئەوەی کە ژینگە تا ڕادەیەک بەهۆی کارنەکردنی کارگەکان کە کاریگەریان لەسەر بەرگە هەوا هەیە ژینگە پاک بێتەوە، بەڵام دوجار بەکارهێنانی کەرستەکانی تایبەت بە خۆپارێزی جارێکی دیکە کاریگەری لەسەر ژینگە هەبوو. تایبەت با کاریگەریەکانی سڕەڵدانی ڤایرۆسی کۆڕۆنا و بە تایبەتتر ئەو پاشماوانی کە بۆ خۆپارێزی بەکار دەهێنرێت و کاریگەریەکانی لەسەر ژینگە چین میوانداری زۆر بەڕێز دکتۆر کارزان عەبدوڵڵا پسپۆڕی ژینگە و پیسبوون لە هەڵەبجەوە بە شێوەیەکی ڕاستە خۆلامان ئامادەیە. دکتۆر ئەم کاتت باش بێت. سەرەتا دەپرسم کاریگەری ڤایرۆسی کۆڕۆنا لەسەر ژینگە چی بووە و چ کاریگەریەکی جێهێشتووە؟ ڕۆژتان باش، ئەم کاتی ئێوەش باش، ئەم کاتی بینەران باش، دەستان خۆش بێ، تەوەرێکی زۆر باشە. طبعاً هەموو دیاردەیە کە لە ڕوو ئەدا لە دنیا کاریگەری باشە و خراپەی لەسەر ژینگەیە بێت، چونکە ژینگە و ناوەندەیە کە دوجار مرۆڤیان زیندەوەرانی تێدا ئەژی و متەئەسیرە بێ کاریگەرە بێ بە هەموو ئەو گۆڕانکاریانەی کە ڕوو ئەدا، ئیتر گۆڕانکاریەکە چ بچووک بێ بەپێی حەجمی گۆڕانکاریەکە کاریگەری خۆی بەجێ دێڵێ. یەکێک لەو کاریگەریانەی کە هەر ئەتوانم بڵێم سەراسیمای ئەم کاریگەریە ئەوەیە، ئەم دیاردە ئەوەیە ژینگە خۆی ئەم کاریگەری دروست کرد. ئەو کاریگە ئەو پیسبوونانی کە لە ژینگە سەری هەڵدا بوونەهۆی لە 50 ساڵی ڕابردوو لە 100 ساڵی ڕابردوو کۆمەڵی کاریگەری گەورە لە ژینگە ڕوویدا کە بوونەهۆی دروستبوونی دیاردەیە کە پێوترێ گەرمبوونی زەوی. ئەم گەرمبوونی زەویە کە ڕوویدا ئەویش لە ئەنجامی چالاکی لە ڕادەبەدەر یان چالاکی بێشماری مرۆڤەوە دروست بوو، چونکە مرۆڤ کاریگەریەکی زۆر خراپی کردە سەر ژینگە. هەر لە سەرەتای سەردەمی ڕێنسانسەوە کاتێک کە ئیتر سەرەتای دەستپێکردنی جم و جوڵی پیشەسازی مرۆڤ بوو، کاتێک مێشکی مرۆڤ فراوان بوو، حەزارەتەکەی بەو شێوە بەڕێوە برکە پیشەسازی دروستکە. هەر لەو کاتەوە مرۆڤ هەستی بەو مەترسیە گەورە کرد کە چۆنەڵی کاریگەری خراپ لەسەر ئەو ماڵەی کە تێیدا دەژی کە پێ دەوترێ گۆی زەوی بەجێ بێڵێ، بەڵام خۆ ناشکرێ مرۆڤ بەردەوام لە زیادبووندایە و چالاکیەکانی بوەستێنێ. ئەمە هاوسەنگی دروست دەبێ، لەبەرەوە کارگەکان دروست بوون، پێشکەوتن بەرەبەرە پەرەی سند و کاریگەری گەورە لەسەر کۆی زەوی دروست بوو. ئەم دیاردەیە دروست بوو کە لە ئەنجامی ئەو ژەهرانی کە مرۆڤ لە ئەنجامی و ژەهرانی لە ئەنجامی چالاکیەکانی مرۆڤەوە چوونە بەرگە هەوای زەوی، چوونە ناو ژینگەکەی دیاردەی گەرمبوونی گۆی زەوی دروست بوو. ئەم دیاردە وای لێ کرد کاریگەری لەسەر هەموو کونجێکی زەوی بەجێ بێڵێ. یەکێک لەو کاریگەریانە لەسەر سێکتەری تەندروستی بوو، دروستبوونی کۆمەڵێک نەخۆشی بوو کە بۆ مرۆڤایەتی بوونە بەڵا، بۆ مرۆڤایەتی بوونە کێشەیەکی گەورە. لە ئەنجاما ڕەنگە هەندێک نەخۆشیش نەمابێ، ژینگەکە بە تەواوی گۆڕا، هەندێک شوێن کە ئاو بوو بوونە وشکانی، هەندێک شوێن کە وشکانی بوو بوونە ئاو، لە هەندێک شوێن ڕەشەبا هەبوو نەما، لە هەندێک شوێن کە ئارام بوو بووە ڕەشەبا، هەندێک شوێن دارستان بوو بوونە بیابان، هەندێک شوێن بیابان بوونە دارستان. ئەم کاریگەریەی کە لە ئەنجامی چالاکی مرۆڤەوە دروست بوو کاریشی گردە سەر سێکتەری تەندروستی، هەندێک نەخۆشی زۆر سیر و سەمەرەی دروست کرد. ئەمە ناڵێم لە 100% ئەوە بوو، چالاکی تری مرۆڤیش ڕۆڵی تێدا هەبوو. یەکێک لەو نەخۆشیانەی کە لە سەردەمی ئێستایە، لە سەردەمی ئێستای کە ئێمە تێدا دەژین لەم 2 ساڵی ڕابردوو دروست بوو، مەسەلەی کۆڕۆنا بوو. کۆڕۆنا نەخۆشیێکی گەورە بوو، تەبعاً لە هەمان کادا کە خۆی کاریگەری ژینگەی هەبوو، ناڵێم لە 100%، بەڵام دەستی ژینگەی تێدا بوو کە دروست بوو بووە هۆی چۆنەڵی ناوەندێک بەوەی بە تەواوی گەشە بکە. لە هەمان کاتا خۆی ئەم نەخۆشیە وەکو تۆ وتت کاریگەری و باشە و خراپەی لەسەر ژینگە بەجێهێشت. یەکێک لەو کاریگەریانەی کە بەجێهێشت کە چەندین توێژینەوەی لەسەر کراوە لەم 2 ساڵی ڕابردووە ئەوە بوو کاریگەری باشە بوو لەسەر ژینگە. ئاخر چۆن کۆڕۆنا نەخۆشیەکە و کاریگەری باشە بۆ ژینگە هەبێ؟ یەک لەو کاریگەریانەی کە هەیە بوو مەسەلەی جم و جوڵی مرۆڤی سنووردار کرد. ئەمە ئەوانەی کە ژینگە دۆستن زۆر دڵیان خۆش بوو لە ڕوانگەیەکەوە، لەبەرەوەی مرۆڤی خزاندەوە ناو ماڵ، مرۆڤی قەتیس کرد لە چوارچێوەیەکە، کەرەنتینەیەکی گەورە دروست بوو. کەرەنتینەکەش تەنها لە شوێنێکا نەبوو، کەرەنتینەکە عالەمی بوو. ئەگەر لە شوێنێکی شابێ هەر کاریگەری بۆ هەموو دنیا هەیە، چونکە هەموو چالاکی هەموو پیسبوونێکی ژینگە کە ڕوو ئەدا تەنها بۆ ئەو شوێنە ڕوونادا کە پیسبوونەکەی تێدا ڕوو دەدا، لەبەرەوەی ژینگە سنووری نییە بۆ هەموو. لێرە پیسبوونێک ڕوو بدا کاریگەری لە وڵاتێکی تر دەرەکەوێ. ئەم چوونەوە خزاندنەوەی مرۆڤ بۆ ماڵەوە کاریگەری زۆر باشی ژینگەی لێکەوتەوە، دواتر ئەتوانین کاریگەریەکان یەک بە یەک باسکەین. باشە دکتۆر کارزان، ئێستا
باس لەوە دەکرێت فڕێدانی ئەو کەلوپەلانی کە بەکاردەهێنرات بۆ خۆپارێزی لە کۆرۆنا ئەمە کاریگەریکی زۆری لەسەر ژینگە دروست کردووە. ئەتوانی ئێستا بەراوردێک بۆ ئێمە بکەی بزانین کاریگەری باشەکان یاخود خراپەکانی لەسەر زەوی زیاترە. چکە لە سەرەتا کاتێک کۆرۆنا هاتووکو خۆشت باس کرد بە تایبەتی و کەرنتینە گشتی کە لە جیهاندا ڕوویدا لە سەرەتای بڵاوبوونەوەی کۆرۆنا هەمووان زۆر دڵیان پێی خۆش پێیاوت ئێستا ژینگە پاک بۆتەوە کە شوا پاک بۆتەوانێ بە زۆر شێوازی جیاواز وەسف دەکرا بەڵام منەمێت تۆ باسیکەی بۆمان بزانین کاریگەرە باشەکان یاخود خراپەکانی زیاتر زاڵ بۆ. زۆر باشە وەک باسم کرد هەر دیادەیە کە ڕووەدا کاریگەری خۆی باشە و خراپەی هەیە ئەم کۆرۆنایش کاریگەری زۆر باشی بۆ ژینگە هەبوو چونکە دەستی مرۆڤی گرت دەستی مرۆڤی کرد بەڵام لەگەڵ ئەوە کە مرۆڤ چۆنەڵی کە چالاکیەک ئەکا چۆنەڵی نابێ بە تەواوی دەستی بگیرێت ئەبێت چالاکیەکان بەردەوام بن بۆ نمونە کاتێک ئەو شۆڕشە پیشەسازی کە لە دنیا دروست بوو خۆ نەئەکرا ئەو مزاهراتەی کە ئەکران دژی ئەم شۆڕشانە نەئەکرا ئەم شۆڕشە بوەستێنرێ لەبەرەوەی تۆ پیشەسازیت نەبێ دوجار تووشی برسێتی و تووشی کۆمەڵی قاتوخریەبی کەواتە مەبەستم ئەوەیە هوەرەکە ئەوەیە پیشەسازیش هەبێ و من بتوانم کاریگەری کەمترین کاریگەری لەسەر ژینگە بێ با بێمەوە سەر کۆرۆنا ڕاستە مرۆڤی خزاندەوە ماڵ چالاکیەکانی سنوردار کرد یەکێک لەو بەڵایانی کە بۆتە بارێکی گەورە بەسەر ژینگەوە مەسەلەی جوڵەی ئۆتۆمبیل بوو مەسەلەی ئەو گازە ژەهراوانی بەسەر جوڵەی نەک هەر ئۆتۆمبیل بۆ نمونە ئەوانەی کە وەکو گوێزەرەوەی گشتی بەکارێنرێ ئۆتۆمبیلی بچووک و گەورە و قیتار و میترۆ و تەیارە و ئەم هەموو شتانە کاریگەری زۆر خراپ لەسەر ژینگە بەجێهێڵێن ئەمانەی لە 160 زیاتر لە 160 بەپێی ئەو توێژینەوانی کە تا ئێستا کراون سنووردار کرد ئەبینی لە سەتەلایتەوە گەر ڕسمی وێنەی زەوی و هەندێک شاری قەرەباڵخی زەوی ئەگیرا لە کاتی مەسەلەی کەرەنتینەکە بۆ نمونە شاری ئەو شارانی کە دەوروبەری خۆمانن ئەو پایتەختانە بە تایبەتی تارانیان شارە گەورەکان وەکو نیویۆرگیان شارە قەرەباڵخ و ئیزدیحامەکانی چین ئەبینی بە تەواوی شارەکان ڕوون ئەبوونەوە بە تەواوی لەسەرەوە دەرەکەوتن بە تەواوی ئەم شارانە ئەویش بەهۆی نەبوونی ئەو گازە ژەهراویانەی کە هاتن کارگەکان سنووردار بوون دەوام کەم کرایەوە خەڵک هاتە ژوورەوە ئەم سنووردارکردنی چالاکیانە ئەلێرەوە قازانجی گەورەمان لێکرد ئێمە لەبەرەوەی گازە ژەهراویەکان بە دەیان کۆنگرە لە ساڵی 1970 هەتاوکو ئێستا دەیان کۆنگرە بەسراوە بۆ یەک تۆز لە 110 لە 120 کەمکردنەوەی دەردانی گازە ژەهراویەکان ئێمە دەرەقەتی نەهاتین وڵاتێک ئەیود ئەیکەم وڵاتێک ئەیود نایکەم وڵاتێک ئەیود من چۆنە بێ بیکەم لەبەرەوەی ئاستی پیشەسازی و ئابووریم هەرەز دێنێ بەڵام لێرە ئیجبارێک هات کە پێیانەوت کۆرۆنا وای لێکردین کە بە تەواوی چالاکیەکانی سنووردار کرد و ڕێژەی گازە ژەهراویەکانی لەو کاتا لە کاتی کەڕەتینە لە 160 کەمتر کردەوە ئەمە قازانجێکی گەورە بوو کە بە سەدان کۆبوونەوە کۆنگرە لە دنیا ئەنجام نەدەدرا بەڵام کۆرۆنا ئەنجامیدا بەڵام لەگەڵ ئەمەشدا ڕاستە ئاستی ئابووری دابەزی معاشی دنیا کەم بوویەوە جموجوڵەکان دابەزی مرۆڤ ئەلێرە ئەگەر مداراتی نەبات تووشی کارەساتێکی ئابووری گەورەتر ئەبوو بۆ نمونە تووشی برسێتی ئەبوو ئیدی بەرهەمێنانی خواردن کەمە بوویەوە ئیتر مرۆڤ مداراتی عەدەدی ژمارەی مرۆڤ نەئەکرا لەسەر زەوی بەڵام خۆ ئەمەش چارەسەر نییە کە ئەمە کراوە چونکە من ئەبێت چالاکیەکان بکەم چالاکیان بەردەوام بم بەڵام لێرەشەوە بیرم نەچێ ئاگام لەو مەسلەی ژینگە بێت لەبەرەوەی هەر کارەساتێک کە بێ مرۆڤ بخزێنێتەوە ماڵ کاریگەری زۆر باشی ژینگە لێ ئەڕوێتەوە کاریگەرە ڕاستەوخۆکان ئەوە بوو کە کۆمەڵی گازی ژەهراوی زۆر خراپ نەئەخرانە بەرگە هەواوە نەئەخرانە زەویەوە نەچونە ناو ئاوە ئاومان پاک بوویەوە ژینگەمان پاک بوویەوە هەوامان پاک بوویەوە ئەمە کاریگەری ناڕاستەوخۆی زۆر گەورەیە بێ لەبەرەوەی کاتێک مادەیەکی ژەهراوی بۆ نمونە کارگەیەکی ڕۆنیان کارگەیەکی پیشەسازی گەورە کە کارگەی ئۆتۆمبیل بێ یان هەر کارگەیەکی تر کە ئیشەکە کۆمەڵی گازی ژەهراوی ئەخاتە ژینگەکەەوە ئەم گازە ژەهراوی یەکەم لە ناو ناچن ینی دەمێننەوە لە ژینگەکەما بە دەیان ساڵ 20 ساڵ 30 ساڵ تا 50 ساڵیش زیاتریش ئەمێننەوە ڕاستە لە ناوەندێکەوە چن بۆ ناوەندێکی تر باشە دکتۆر چن بۆ شوێنێکی تر بەڵام هەر دەمێننەوە کاریگەری زۆر خراپ ئەچنەوە ناو ئەو سوڕەی ئەو نانەی کە ئێمە ئیخۆین ئەو ئاوەی کە ئێمە ئیخۆینەوە ئەو بەروبوومەی کە ئێمە ئیخۆین لەبەرەوە دکتۆر ئەگەر گوێبیستی دەنگی منی ڕێژەی ئەم مادانە کەم کاتەوە دیارە باست لەوە کرد کە کەرەنتینە و سەرەڵدانی سەرەتای کۆرۆنا کاریگەری هەبوو تا ڕادەیەکی باش لەسەر پاکردنەوەی هەوا بەڵام کۆرۆنا بەردەوامی هەیە ڕوا بەپێی توێژینەوەیەکیش کە گۆڤارێکی نێودەوڵەتی بڵاوی کردوێتەوە تەنها لە ساڵی 2020 نزیکەی 5 ملیۆن دەمامک فرێدراوەتە زەریاکانەوە سیر ئەەکەین جارێکی دیکە کۆرۆنا کاریگەری لەسەر پیسبوونی ژینگە هەیە چۆن مامەڵە لەگەڵ پاشماوەی
بەکارهێنانی ئەو بابەتانی کە پەیوەندی بە خۆپارێزیەوە هەیە بکرێت. ئەمە دیوێکی تری ئەو نەخۆشیەیە کە دروست بوو وەکوتمان کاریگەری باشەکەی ئەمە بوو بەڵام کاریگەری خراپەکەی دوجار مەسلەیەکی تەندروستیە کۆڕۆنا نەخۆشیەکە نەخۆشیەکیش بۆ خۆپارێزی بۆ چارەسەری بۆ دوورکەوتنەوە لێی بۆ ئەوەی کارەساتی گەورەتری مرۆیی لێ نەکەوێتەوە پێویستە کۆمەڵێک وەسائل کۆمەڵێک جیهاز کۆمەڵێک ئامێر کۆمەڵێک کەلوپەل دروست بکرێ ئەم کەلوپەلانەش پێیان ئەوترێ کەلوپەلی تەندروستی مرۆڤ بەکارێنێ بە تایبەتی ئێستا ئێمە لە سەردەمێکان وەک جاران نییە ئەو هەندێک لە کەلوپەلەکان کە دروستە بێ پێیان ئەوترێ کەلوپەلی یەکبار مەسرف یعنی یەک جار بەکارێنرێ و ئیتر مرۆڤ دوجار لە کوڵی خۆی ئەکاتەوە بە جۆرێک لە جۆرەکان فڕێدا ئەم کارگانە بە ڕێژەیەکی بێشمار لەگەڵەوە کۆمەڵی کارگە سقوتی کرد کەم بوونەوە ئەم کارگانە بە ڕێژێکی بێشمار کەوتنەکار و ئەم کەلوپەلانەی دروست کرد بۆ ئەوەی مرۆڤ دیوارێک دروستکە لە بینی خۆی و ئەو بەڵایی کە لە دەرەوە هەیە ئەمانەش هەمووی پێیانەوترێ کۆمەڵی کەلوپەلی تەندروستی کاتێک کە بەکارێنن دوای کە بەکارێنان پێیانەوترێ پاشەڕۆ بالضبط ئەمانە ئێستا خەریکە کۆمەڵێک توێژینەوە ئەکرێ کارەساتی ناڵێم ئێستا بەڵام لە داهاتوە ڕەنگە ئەگەر چارەسەر نەگرێ کارەساتی گەورەی لەیەکەوێتەوە بە تایبەتی بە ئێمە باسی ئەوە بکەین لە وڵاتی خۆمانە کاتێک ئەم کەلوپەلانە لەگەڵ ئەم پاشەڕۆیانە ئەم پاشماوانە لەگەڵ پاشماوەکانی ترا تەعاملیان لەگەڵەکرێ زۆر کارەساتە ئەمانە هەمووی پێوترێ پاشەڕۆی پزیشکی ئەبێ تەعاملی تایبەتی لەگەڵا بکرێت بەڵام لە وڵاتی ئێمە ڕاستە هەوڵێک هەیە بەڵام هێشتا بەچاو نابینرێ هێشتا کاریگەریشی دیار نییە ئایا چۆن مامەڵە بکرێت لەگەڵ ئەم پاشماوە تەندروستیانە چونکە کارەساتە ئەگەر تۆ پاشەڕۆی پاشماوەی تەندروستی تێکەڵ بە پاشماوەی پیشەسازی بکرێت لە تێکەڵ بە پاشماوەی شارەکان بکرێت تێکەڵ بە پاشماوەی کۆمەڵک زەراعی بکرێت ئەوانەی کە لە ئەنجامی شالێکی کوشت و کاڵا دەردرێ ئەم پاشماوانە زۆر بوون ئێمە زۆر بوون بەکاریان دێنین لایەزالیش ئێمە لە وڵاتی ئێمە و لە وڵاتەکانی دنیا بەکاریانێنین بەڵام بەهۆی مامەڵە نەکردنی دروست لەگەڵ ئەم پاشماوانە ئەوە خەریکە کۆمەڵێک دیاردە سەرهاڵەدا کە پێش کۆرۆنا نەبوون. باشە دکتۆر کارزان کۆرۆنا بڵاوە کەرەنتین نەما کارگەکان کەوتونەتەوە کار سەرڕای ئەمانە ئێستا پێداویستە پزیشکەکانیش زیادی کردەوە ئەمانش پێویستە بە فڕێدان هەیە هەموو ئەم شتانە زەوی بەرەو کوێ بات دۆخی ژینگە بەرەو کوێ بات ئەم پێداویستیانەی کە دروستە بێ خۆ ئەگەر بەم شێوە من مامەڵەیان لەگەڵکەم بەم شێوەی کە ئێستا بینێ کارەساتەکە ڕەنگە خراپتر بێ ڕاستە تۆزە یارمەتیدان کۆرۆنا بۆەوەی لە مودەتێکە ڕێژەی گازی ژەهراوی و پیسبوون کەم کاتەوە بەڵام لێرە کارەساتەکە سەربارترەکە کارەساتەکە گەورەترەکە بۆ نمونە ئەوەی کە باسی کرد ئەو دیاردە ئێستا بۆتە دیاردەیەکی زۆر لە گۆما و دەریا و دەریاچەکان ئاخور هەموو شوێنێک ماڵێکە بۆ کۆمەڵی زیندەوەر دوجار ئەم زیندەوەرانش کاریگەری باشە و خراپەیان لەسەر زەوی هەیە لەسەر ژینگەی ئێمە هەیە وەرە دەمامک ئەبینی لە گۆماوەکانە لە گۆماو ئەڕۆی لەسەر جادە ئەڕۆی لە قەراقی جادە ئەڕۆی لە شوێنە گشتیەکانە ڕۆی لە شوێنە تایبەتەکانە ڕۆی ئەبینی یەک دنیا دەمامک و ئەو کەلوپەلانەی کە پێشتر نەبوون پێشتر نامەوە بوون یان کەمتر هەبوون ئێستا بە زۆری ئەبینرێ نابێ ئەبێ ئەمانە مامەڵی تەواویان لەگەڵ بکرێ من دەستخۆشیم هەیە بۆ هەندێک کۆمپانیا جۆرێک دەمامکیان دروست کردووە کە لە مادەیەکی ئاسان شیکەرەوە دروست کراوە ئەگەریش مرۆڤ ئەوەندە وەعی نەبوو لە شوێنەکە فڕیدا لە شوێنێک لی بەجێما لە شوێنێک کەوتە خوارەوە بە ئاسانی شیە بێتەوە بەڵام هەندێکیان مادەی نایلۆن و پلاستیکیان تێدایە ئەمە مشکیلەیە ئەمانە هەبن ئەمانە کۆمەڵێک کارەسات دروستەکەن کۆمەڵێک مادەی ژەهراویان تێدایە دوجار ڕۆژێ لە ڕۆژان زوو بێ یان درەنگ ئەمانە شی ئەبنەوە کە شی بوونەوە کۆمەڵێک مادەی ژەهراوی ئەخەنە ژینگەوە ئەمە یەک دووهەم ئێمە ئەم پێداویستیانەی کە هەیە پێداویستی پزیشکین پێداویستی پزیشکی نابێ بە ئاسانی ببیندرێ نەک لەسەر شوێنە گشتیەکانیان ئەو شوێنانی کە ئێمە تێداداژین بەڵکو لە ناو پاشەڕۆکانی شارە نابێ پێداویستی پزیشکی بە ئاسانی ببیندرێ بۆ لەبەرەوەی پێداویستی پزیشکی لە بیئەیەکە دائەندێ و کۆمەڵی مامەڵەی لەگەڵا ئەکرێ یان بۆ خۆپارێزی من بەکاریێنم ئەیکەمە دیوارێک ئەو کاتە ئەو نەخۆشی کە لە دەرەوە هەیە بەرکەوتەی هەبێ لەگەڵیا یان ئەمانە لەو شوێنانە هەن کە کۆمەڵی میکرۆبی تری لێ بۆ نمونە خەستەخانەکان نەخۆشخانەکان ئەمانە پێویستە بەردەوام مامەڵی تایبەتیان لەگەڵ بکرێ مامەڵی تایبەتی پاشەڕۆی پزیشکیش ئێستا لە کوردستانە ئێمە وەک وتم هەوڵێک هەیە بەڵام بە تەواوی ئەو هەوڵە نابیندێ و جێی خۆشی نەگرت و کاریگەری زۆر خراپیشی بۆ ئێمە بەجێ هێشتووە بڕۆ هەر ئاسایی ئەو شەخەڵانی کە فڕێدرێی ماڵەکانیش کە لە شوێنێک تۆزێک دوور لە شار على ئەساس دوور لە شار ئەم شەخەڵانە فڕێدرێن بەڵام
لە ڕاستیە ئەمانە بە جۆرێکی ناڕاستەخۆ دیسان دێنەوە گیانی ئێمە دیسان کێشەی گەورەمان بۆ دروستەکەن دیسان ئەوە ئەکەن ئەم شەخەڵانش ئەبینی لەناو شەخەڵەکانی ماڵەکانە کۆمەڵێک پێداویستی پزیشکی کۆمەڵێک پاشڕۆی پزیشکی ئەبیندێ کە ئەمەش کارەساتە دوجار نەخۆشی تری بەدوادادێ دوای کۆرۆنا نەخۆشیێکی تری بەدادادێ یان هیچنا هاوکاری کۆرۆنا ئەبێ بۆ ئەوەی گۆڕانکاریکی تری بەسەرابێت چونکە ئەو گۆڕانکارانی بەسەر ڤایرۆسی کۆرۆنادێ هەرچەندە ئەمە بابەتەکەی ئێمە نییە بەڵام کۆمەڵی یارمەتی دەرن وا دەکا ئەم گۆڕانکاریانە لە جیناتیان ڕووبدا و ڤایرۆسێکی مەترسیدارتر یان ڤایرۆسێکی کەم ئازارتری لێ دروست ببێت. بەڵێ زۆر سپاس دکتۆر کاروان عەبدوڵڵا کارزان عەبدوڵڵا سپاس بۆ ئامادەبوونت وەکو سپۆری ژینگە و پیسبوون کە لەگەڵمان ئامادە بوویت. دەستان خۆش.